دووبارە بێتەوە سێبارە بێتەوە و دەچێتە غورفە تاریکەکانەوە. ئەمە بێدەنگ نابین لە ئاسی قەزیەکەی دکتۆرە بان زیاد، چونکە ئەمە خۆکوژی نەبوو، ئەمە کوشتیان خۆکوژی نەبوو. کەسانێک کوشتویانە تاکو ئێستا نادیارن. ئێمە داواکەین لە یاسا سەروەر بێت، داواکەین لە حکوومەت سەروەر بێت، ڕێگەن نەدا بەم تاوانبارانە بەردەوام بن لە کارەکانیان لەم کارە قیزەوەنە بەردەوام بلێ، چونکە ئافرەت زۆربەی کۆمەڵگایە لەبەرەوەی دایکە خوشکە خێزانە دەبێت خێزانەکان بپارێزرێن بە شێوەیەکی زۆر زۆر جوان و نابێت ئێمە نابێت هوسکت بین لەسەر بێدەنگ بین لەسەر ئەم کارانە، چونکە دووبارە بێتەوە سێبارە بێتەوە و دەچێتە غورفە تاریکەکانەوە. ئەمڕۆ ئێمە خەڵکی شاری کەرکووک گردبوونەوەیەکمان ئەنجام داوە بۆ پشتگیریکردن لە مافی دکتۆرەبان کە کچێکی کوژراوی شاری بەسڕەیە بەداخەوە کە ئەم بابەتیان کردووە بە ئەنتیحاریە خودخۆکوشتن لە قەڵەم دراوە، بەڵام بەداخەوە کە شتەکە هەمووی وانە ئەو خنکێنراوە و دەسەکانی بڕاوە و لەگەڵ ئەوەشە برینی زۆر قوڵیان لە گیانیا دروست کردووە کە ئەمە هیچ کەسێک ناتوانێت دروستی بکات لە خۆی ئەگەر بیەوە خۆی بکوژێت و شت لە قەت دیوار بنووسێت. بەداخەوە مەخۆ هەڵخەڵەتاندنە و یاریکردنە بە مێشتی خەڵکو و ئەزانن خەڵکی کە درگ بەم شتانە ناکاتیان بیری لێ ناکاتەوە. دەبێت بە زووترین کات ئەوەی کە ئەم تاوانەی ئەنجام داوە بگا بە عقوبەی خۆی و باجی خۆی وەربگرێت و هیچ کات ئەم شتانە بەردەوام نەبێت، چونکە تاکو مافی ژنان ئەوە بە پێشێڵ بکرێت هەتاکو ئەو تاوانبارانە بە باجی خۆیان نەگەن ئەم تاوانانە بەردەوام ڕوو ئەدات. بەداخەوە لە ئێستاە دەڵێن کە ئەم شتە خۆکوشتنە و زیاتر لە 5 حاڵەت تەنها لە دوێنێکەوە ڕووی داوە. 5 کچ لە هەموو شارەکانی عێراق بە جیاجیا کوژراون لەسەر ئەم بابەتانە و هەر ئەوانش دیسانەوە بە خۆکوشتن لە قەڵەم دراون. بەداخەوە هیوادارین کە ئەم بابەتە کۆتایی پێبێت و هەروە حکوومەتیش بە یاسا و بە پاڵپشتی خۆی لەم بابەتە بە کوشتن لە قەڵەم بدرێت و لە مۆزوعی خۆکوشتن دەربکرێت.